يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، سێ و شەهەن لە کاتی قسەکردن و دەربڕینە ئاسانن، هەمومان بەکاریان دێنین، بەڵام لە ڕاستیدا ڕەنگە لە ناوەڕۆکە باش لێ حاڵی نەبوو بین. ئەو سێ و شەیەش بریتیە لە من ئەمە دەزانم. ڕۆژانە کەسێ قسەیەکت بۆ دەکا، بەڕێزت یەکسەر دەڵێی بەڵێ من ئەمە دەزانم، بەڵام ئایا زانینی ڕاستەقینە چییە؟ وتارەکەمان لەژێر ناونیشانی چ کاتێک دەزانین؟ خۆشەویستان، زانین بیستن و خوێندنەوە نییە، بەڵکو مرۆڤ کاتێ بابەتێک، کارێک، شتێک دەزانێت کە ئەنجامی بدات. کنفوشیۆس زانایە کە دەڵێ هەر کاتێک دەخوێنیتەوە بیری لێ دەکەیتەوە، بەڵام هێشتا نایزانی. جەنابەت کتێبێکت بەدەستەوەی و دەیخوێنیتەوە، لە کاتی خوێندنەوەدا بە بێگومان ئەگەر هۆشت لای خوێندنەوەکە بێ بیر لە بابەتەکان دەکەیتەوە، بەڵام دڵنیا بە هێشتا خۆت بەزانا مەزانە، هێشتا بابەتەکە نازانی، بەس خوێندووتەتەوە، بەس بیرت لێ کردوتەوە. و ئەو زانایە دەڵێ بیستم دەرخم کرد، گوێم لە قسەیەک گرت، بابەتەکەم دەرخ کرد و چۆن ناو مێشکمەوە، ئەنجاممدا ئەمجا زانیم. یعنی هەر شتێک کە بیستت، هەر شتێکە خوێنتەوە، ئەگە بە کردار ئەنجامتدا ئەو کاتە زانیوتە. کە ئەنجامتدا ئەو جا دەزانی ئەو کارە چییە. با بچینە سەر نمونەی واقعی. ئێمە کە سێ وشەی من ئەمە دەزانم لە ڕووی ڕاستەقینە و زانستیەوە وایە دەیزانین، با بچینە ناو بواری ژیانەوە. کەسێک زانکۆی تەواو کردووە، بەکەلەریۆسی هەیە لە بابەتێکی دیاریکراودا، وا دەزانێت تەواوی شتەکان دەزانێت، بەڵام هەموو ئەو مامۆستا بەڕێزانی کە ئێستا تەشریفیان لێرە بێ و مامۆستای ئێمە بوون و یان مامۆستانێک دەنگمان دەبیستن لەو بابەتە ڕاستەقینە تێگەیشتوون، کە یەکەم جار دەچێتە پۆلەوە و دەست بە محازەرە وانەوتنەوە دەکا، ئەمجا هەز دەکا بەس خوێندوویەتی، بەس لە هۆڵی وانەوتنەوەدا شتی بیستووە. ئێستا دەزانێت کە زۆر شت نازانێت، چونکە سەی دەکا بۆی دەرنابڕدرێ، نازانێت قوتابیەکانی خوێندکارەکانی چۆن تێبگەێنێ. بۆیە دەبینی مامۆستایانی بەڕێز پێش ئەوەی بچنەوانەکانەوە و بە کەلۆریۆسیان بدرێتێ، تەطبیقاتیان پێدەکرێ، خولی ڕاهێنانیان پێدەبیندرێ. خۆ بابەتەکانیان هەمووی خوێندووە، بەڵام وەزارەتی پەروەردە دەزانێت ئەم مامۆستایە هێشتا نازانێ کە چۆن ناو هۆڵی وانەوتنەوەوە تێدەگات کە ئێستا هێشتا زۆر نازانێ. ئەبێ بچێتەوە وەکو قوتابیەکە، مامۆستا سەرەتا کە دەست پێ دەکەن وەکو قوتابیەکە ڕۆژانە سەعی بکە، هەمووی خوێندووە، بیستوشێتی لە ناو پۆلەکانی زانکۆدا، لە ناو قۆناغەکانی خوێندنە، بەڵام بڕواتان بێت کە دەچێتە پۆلەوە و دەزانی ئاسانە دەرزوتنەوە، بەڵام ئەمجا دەزانێ نازانێ، ئەمجا بێت جارێش کە بەخۆیدا بچێتەوە. کەسێک لە ئەخلاقیاتدا باسی ڕازگۆیی دەکا، دادەنیشە لە مەجلیسا دڵە بەخوا درۆ شتێکی خراپە، ئەم وڵاتە پڕ بووە لە درۆ، لە درۆی سەرکردەکانمان، لە درۆی سیاسیەکانمان، لە درۆی خەڵکانی تر دوو لە ڕووی جەنابتان. کەسێک بەس باسی ڕازگۆیی دەکا، ئەوەنەی حەز لە ڕازگۆییە. کەسێک باسی ڕاستی دەکا، ئەڵە خۆزگە کەسابەتی ڕاست و دروست بمایە، ئیشێکت بۆ دەکرێت بە ڕاستی بۆیان بکردایە. باسی ئەدەب، باسی ڕێزگرتن لە کەسانی بەرامبەر دەکا، باسی مافی مرۆڤ و حقوقی ئینسان دەکرێت. ئەمانە ئەگەر بە کردار ئەنجامیان بدەی زانیوتن. ئەگەر کەسێک تەواوی کتێبەکانی ڕێز و ئەدەب و ئەخلاق و ڕازگۆیی هەوانەمان لە مەکتەب خوێندووە، جەنابیشت خوێندووتە، ڕازگۆیی چەند چاکە، درۆ چەند خراپە، سەرڕاستی لە کار و پیشەدا شتێکی باشە، حرمەتی بەرامبەرت بگری، ئەوەندە حرمەتی خۆت دەگری، هەمومان ئەمانەمان بیستووە، بەڵام کێ ئەمە دەزانێ؟ ئەو کەسەی بە کردار جێبەجێ دەکا،
ئەگەر بە کردار جێبەجێت کرد زانیوتە ڕازگۆیی چییە. ئەینە هەزار کتێب بخوێنێەوە لەسەر فەزلی ڕازگۆیی و خراپی درۆزنی، ئەگەر حرمەتمە بۆ ڕووی جەنابتانگەی ئینسان درۆزم بێ هیچ چی لەبارەی ڕازگۆییەوە نەزانیوە، بەس بیستوویەتی، بەس خوێندوویەتیەوە. وێ هەم بەڕێزان ئێمە پێشتر ئەگەر دیقەت بدەن هەر وتمانە بەڵە دەزانین، نەخێر نەمانزانیوە. ئەگەر بە کردار کارمان پێکرد ئەو کاتە ڕاستەقینە زانیومانە، ئەینا یان بیستومانە یان لە کتێبا خوێندومانەتەوە یان خوێندومانە بەدەرز. کەسێک بە ئازاری جەرگ سووتان دەزانێت کە خۆی جەرگی سووتا بێ، حتا خوابمان پارێزە ئینسان ئەولادێکی نەمرێ جگەرگۆشەکەی لەبەر دەستیا هەڵ نەگرن و نەیبەنە گۆڕەوە و دای نەپۆشن، بەس ئەو کەسەی مناڵێکی مردووە ئەزانە جگەر سووتان چییە. ئەینا ئەوەی تری بەس بینیوتە کەسێک مناڵێکی مردووە و دڵی دەدەیتەوە قسەی گەورە دەکەی، هەل لەسەر قەبرانە ئەبینی دوو سێ کەس باوکو دایکی مردوو یان ئەوەی کەوا ئازیزێکی لە بەتایبەت دایک و باوک زیاتریش کە باوک و دایک دەمرێت ئەولاد ئەو تینەی تێناکەوێت، بەڵام کاتێک کە ئەولاد دەمرێت جەرگ سووتان بۆ دایک و باوکە ئەوان چەند پەرێشان حاڵن. خەڵکم بینیوە لەسەر قەبران پێ دەکەنێ، هەر بە خەیاڵیشی داناوە خۆ دەزانێت بینیوێتی ئەوە جەرگی سووتاوە. ئەگەر مناڵێکی کۆرپەی ساواش بێ کە لە باوەشی دایکی بە مردووی دەریدێنن، بەس ئەو دایک و باوکە ئەزانن ئازاری جەرگ سووتان چییە. من و تۆ کە لە دەوریانین و دوعای خێریان بۆ دەکەین، بەس بینیومانە دیمەنەکە دەبینین، ئەی ناوەکو زانین دڵنیا بە نازانن. ئێستا سەرکردەکانی ئێمە بۆچی زۆر منەتیان بە شەڕ و شت نییە؟ لەبەرەوەی ڕۆژە لە ڕۆژان جەرگی خۆیان نەسووتاوە، کوڕێکی خۆیان کابرایەک نەبێت کوڕێکی کوژرا لەو شەڕی ئەوانی پێشوودا. ئەینا سەرکردەکانی ئێمە لە کوردستانە یەک سەرکردە نییە ڕۆژێک کوڕێکی خۆی بە کوژدا بێ، بۆیە کە باسی شەڕ دەکرێت منەتی پێی نییە، هەر بە فوێک شەڕی ناوخۆ دەرەکی هەڵدای سێنێ، چونکە ڕۆژێک بەس بینیوێتی خەڵک کوڕی کوژراوە، ئازاری جەرگ سووتانی نەبینیوە. بۆیە ئەو کەسەی کە ئازاری جەرگ سووتانی بینیوە زانایە بە ناڕەحەتیەکانی منداڵ مردن. ئەوەی تریان لە کتێبا خوێندوتەتەوە یان لە دیمەنێکە بینیوتە کەسێک کە بۆ ڕۆڵەکەی دەگریا و ئازیزێکی لەدەستداوە. کەسێ دەزانێت هاوسەری خراپ چەند ناڕەحەتە کە خۆی لەگەڵ هاوسەرە خراپەکەیدا لە ماڵەوە ژیا بێ و ماڵەکەی لێکرد بێ بە زیندانێک. ئافرەتێک ئەزانێ بە واقعی دەزانێت پیاوی خراپ چۆنە کە پیاوەکەی خراپ بێ. ئەوەی تریێنان لە گۆڤار و ڕۆژنامە و کتێبا سەدان بەسەر هاتت خوێندوتەوە پیاوی خراپ لەگەڵ ژنێت چۆنە. پیاوێکی بەڕێز کە ژنەکەی لەگەڵ یا هەڵسو کەوتی خراپ بێ، ئەمجا لە ئازار و ناڕەحەتیەکانی هاوسەری خراپ تێدەگا وەکو لوط و نوح پێغەمبەر سەلامی خوان لەسەر بێ کە قورئان باسییان دەکا. ئەینا ئەوەی تری خوێندوتەتەوە بیستوتە دیمەنێکت بینیوە، بەڵام هێشتا دڵنیا بە نازانی، چونکە خۆت لەگەڵ یان نەژیای و بەکردار تەعامل لەگەڵان نەکردووە. زانانی پێشینی ئێمە وتویانە بە سەد حەکیم بەقەدەر دەردەدارێک نازانێ، بە سەد حەکیم بە ئەندازەی دەردەدارێک نازانێ. خۆ دەردەدار و نەخۆش کە نەخوێندەوارێک بێ بە بێگومان بەقەدەر دکتۆر نازانێت ڤایرۆس چییە، نازانێت ئازار چییە، نازانێت ئازار چۆن دەشکێندرێ. قەد نەخۆشتان بینیوە بە سەد دکتۆر بەقەدەر نەخۆشێک نەزانێ، ماناکەی وانە. معنای ئەوەیە دکتۆر لە ڕووی زانستیەوە خوێندوویەتیەوە لە پێشینان و مامۆستاکانی خۆی و دکتۆرەکان بیستوویەتی ئیتیهابات ئازار چۆن دروست دەکا. بەڵام ئەگەر ڕۆژە خۆی نەخۆش نەبوو بێ ئەمەی بەس خوێندوتەوە. بە سەد دکتۆر بەقەدەر دەردەدارێکی ئازاراوی نازانێ ئازار چییە، چونکە ئەو هەر خوێندوویەتیەوە ئەوەی ئازارەکەی پێوەیە دەزانێت. ئێستا نەخۆشی کۆڕۆنا سوپاس بخوا کە خوای گەورە هەموو لایەکمان سەلامەتکە، هەمومان نازانین کۆڕۆنا چەند خەتەرە، ئەو هەزاران خەڵکە دەکوژێ و سەدان خەڵک و دەیان خەڵک لە کوردستانی خۆشمان ڕۆژانە پێی دەمرێ. هەمومان ئەو ڕاستیە دەبیستین، لە ئیخبارەوە دەیبیستین، لە ڕاگەیاندن و فەیسبووکەوە دەیخوێنینەوە، بەڵام تەنها یەک کەس دەزانێت ڤایرۆسی کۆڕۆنا چی، ئەوەی کە خۆی نەخۆش بوو بێ، ئەوەی کە خۆی ئازارەکەی چێشت بێ ئەو دەیزانێ. بەڵام ئەگەر لە من و تۆ بپرسین کۆڕۆنا چیە، بەڵێ دەیزانم، نەخێر نایزانی، بەس بیستوتە. ئەوەی ئازارەکەی بینیوە، دەردەکەی بینیوە ئەو دەزانێت. کەواتە ئەم مستەلەحانە پێویستیان بە ڕاستکردنەوە هەیە. ڕاستەوخۆ مەڵێ بەڵێ من ئەمە دەزانم، نەخێر نایزانی، بیستوتە یان خوێندوتەتەوە یان گوێر لێ بووە. بەڵام ئەوەی کە خۆی لە واقعەکەدایە بەڵێ بە سەد حەکیم بەقەدەر دەردەدارێک نازانێ کە ئازاری نەخۆشیەکەی چێشتووە. لە کتێبا خوێندوتەتەوە کەسێک کە سجن کراوە
تینوو کراوە چۆن باسی ناڕەحەتیەکانی تینوێتی خۆی دەکات. من زۆرم کتێبی زیندانیەکان خوێندۆتەوە کە کاتی زیندانی کراون و چەند ڕۆژ ئاویان نەداونێ هەبووە دوور لە ڕووی جەناوتان میزی خۆی خواردوێتەوە لە تینواندا تا میزەکەی وشک بووە، هەبووە داوای لە هاوڕەکەی کردووە. ئەوانم هەموو بە کتێب لایە کە چەند قەترێک لە میزی خۆتم بدێت چونکە خۆم میزم پێ نەماوە لە تینواندا. ئەڵە بەرگەی هەموو برسێتیەکەم گرتووە بەس بە تینوێتی ویستویانە چۆکم پێدادەن. من و تۆ کە ئەمە دەخوێنینەوە ئەڵەی بڵات ئەزانم تینوێتی چۆنە، نەخێر بەس خوێندووتەتەوە تینوێتی چۆنە، حتا ڕۆژێ خۆت بە ڕۆژوو نەبی لە گەرمایەکە و ئیژ نەکەی و ئاوت دەست نەکەوێ لە بەربانگە ئەزانی ئەمجا دەزانی تینوێتی چییە. تۆ با خۆت تینوت بێ ئەمجا زانیوتە، ئەینا بەڕاستی پێشتر هەر بیستوتە. هەزار برسی ببینی دەڵێ دەزانم برسێتی چۆنە، بەڵام هیوا هەیە بڕواتان بێت تا ئێستا نازانێت برسێتی چۆنە، چونکە ڕۆژە برسی نەبووە، لە خواردنی باشدا نەبراوە. کەسێک ئازاری قەرزاری دەزانێت کە ڕۆژێ خۆی قەرزار بوو بێ، لە هەر یەکێک لە ئێمە بپرسن دەڵێ بەڵێ دەزانم قەرزاری زۆر ناخۆشە. نەخێر نازانی بەس بیستوتە، بەڵام با کەسێکی بە حیا و حرمەتی وەکو جەنابتان قەرزار بێ خاوەن قەرز بێتە سەری و نەدبێ ئەمجا ئەو کەسە بە واقعی زانایە بەوەی قەرزاری چەند ناڕەحەتە. هیوا هەیە لە هەموو عمریان نازانێ هەژاری چییە، بەڵام لێ بپرسیڵە بەڵێ هەژاری ناخۆشە، دەزانم چییە، بەڵام نازانی چونکە تۆ ڕۆژێک جیفانی خاڵیت نەبووە، دەستت بە جیفانێکی خاڵی و قاسە و کاسەیەکی خاڵیدا نەکردووە، هەموو ڕۆژێ هەبوو بووی تۆ بەس بیستوتە کە هەژاری ناخۆشە. ڕۆژە بە کردار ئەنجامن نەداوە بەسەرت نەهاتووە، قەت نازانێت، دەوڵەمەند بە حیاتی نازانێت ئازاری هەژاری و جیرفان خاڵی و ماڵی خاڵی چییە، بەس تەنها بیستویەتی. تەنها و کەسەی مەزڵومە کەستەمی لێکراوە و کەس نەبووە دیفاعی لێ بکە، بە ناڕەوا مافی داگیر کراوە، پارەی خوراوە، زەوی داگیر کراوە، تەحەدای لێکراوە، لێی دراوە، دەسەڵاتیشی نەبووە. من و تۆ تەنها بە سەرهەتەکەیمان خوێندوتەوە کە چۆنە، خوێندومانەتەوە بیستومانە لێ، بەڵام قەت ئەو کەسەی مەگەر خۆی مەزڵوم بوو بێ و لێ بەسەر هات بێ ئەمجا دەزانێت مەزڵومی و ستەم لێکراوی چەند دەردێکی ناڕەحەتە و چکارە ساتێکی گەورەیە. هەموو زانستی شۆفێری و سایاقی و لێخوڕینی ئۆتۆمبیل لەسەر کۆمپیوتەر لە ئەنتەرنێتەوە وەربگری و بەوانە بیخوێنی بەس خوێندووتە. ئایا سایاقی دەزانی شۆفێری دەزانی؟ نەخێر، شۆفێری کاتێ دەزانی بتوانی لەسەر شەقام بە ئیسراحەت لێ بخڕی. بۆیە کەسێ دەڵێ سایاقی ئەزانی دڵە بەڵێ نەخێر نایزانی، بەس بیستوتە، بەس خوێندووتەتەوە هەمووی بە نەزەری بخوێنی کەگەر لە مەیدانی عەمەلا نەتوانی ئۆتۆمبیلێک بەریتە سەر شەقام ئایا تۆ شۆفێری؟ بە بێگومان نەخێر. لەسەر کتێب چێژلێنان ئاسانە، ئەو هەموو کتێبە گەورە هەیە، ئەڵێ ئەو خواردنە ئاوا دروست دەکرێت، ئەو شیرینی ئاوا دروست دەکرێت، تۆ هەمووی دەخوێنێت دڵی بەخوا دەیزانم، بەڵام ئایا کە چوویت بە واقعی دەتوانی خواردنەکە دروستکەی، ئەتوانی شیرینیەکە دروستکەی؟ ئەگەر توانیت زانیوتە، ئەینا بەس خوێندووتەتەوە، ئاوای ئاسانە. بۆیە لە مەیدانی کرداردا ئەمجا مرۆڤ دەردەکەوێت. ئیبن خەلدون ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی ئەلموقەدیمەدا فەرموویەتی ئەگەر خەڵکی تەنها ئەو قسانەیان بکردایە کە دەیانزانی ئەوە هێمنی باڵی بەسەر زۆر شوێندا دەکێشە. ئەگەر خەڵکی ئەو قسانەی کە دەیکەن بیانزانیایە بەڕاستی هێمنی بەسەر باڵی بەسەر جیهاندا دەکێشە. خەڵکی ئەمڕۆ قسە لەسەر سیاسەت دەکەن، ئەها زۆر تەلەڤیزۆن هەیە بەداخەوە بۆتە چاولێکەری کە شتێکی زۆر خراپە بەلامەوە، من وا تێ دەگەم. هەرچی مایکێکی پێیە و تەلەڤیزۆنەکە چکە هیچ بەرنامەی نییە، هیچی زانستی پێ نییە، هیچی ئەدەبی پێ نییە، هیچی ئەخلاقی پێ نییە، مایکێکی پێ و بەناو ئەو خەڵکەدا دەگەڕێ، یەخەی تۆ لە بازاڕ دەگرێ، یەخەی من دەگرێ، یەخەی دەگرێت، کاکەوەرە قسە مامۆ بکە لەسەر فڵان بابەت. جاو بابەتە تەلەڤیزۆن هەیە سیاسیە، هەیە کۆمەڵایەتیە، هەیە لەسەر ئابووری قسە دەکا، هەیە لەسەر بابەتە ڕەوشتی و ئەخلاقیەکان قسە دەکا. کاتی خۆی تەلەڤیزۆنەکەی پێ دەباتە سەر و ئەوەی بەرنامەکە پێشکەش دەکات لەگەڵ ڕێزمدا موچەی خۆی لەسەر وەردەگرێ و ڕاپۆرتی خۆی پێشکەش دەکات، کەناڵەکەش کاتی خۆی پێپڕ دەکاتەوە. ئەیناو خەڵکانی کە قسە دەکەن لەسەر سیاسەت بەڕێزان خۆ سیاسی نین داماوە، بەس لە تەلەڤیزۆن من زۆر متابعەوانم کردو، گوێی لە تەلەڤیزۆن بۆ یەکێک قسەی کردووە ئەمیش لە بازاڕە قسەکانی ئەو دووبارە دەکاتەوە. ئەینا خۆی سیاسەت هەر هیچی لێ نازانێت. کەسێکیکە لەسەر ئابووری و داهاتی ئەم وڵاتە و خاڵە سنووریەکان و داهاتی نەوت و شەفافی قسە دەکا، بەس گوێی لە قسەی خەڵکی تر بووە کە ڕەخنەی گوتۆ قسەکانی ئەویش لە بازاڕە دووبارە دەکاتەوە. یعنی خۆی نایزانێ، بەس بیستویەتی و دووبارەی دەکاتەوە. کەسێک لەسەر بابەتە کۆمەڵایەتیەکان قسە دەکات، گوێی لە وتارێک بووە، هەمان قسەکانی ئەوێ دووبارە دەکاتەوە. جا ئیبن خەلدون لە کتێبی ئەلموقەدیمەدا دەڵێ ئەگەر خەڵکی ئەوەی دەیڵێن واقعاً بیانزانیایە، ئەوانەی لەسەر سیاست قسە دەکەن سیاسی بوونایە، ئەوانەی لەسەر بابەتە کۆمەڵایەتی و خێزانیەکان قسە دەکەن،
بەڕاستی خۆیان لە زانستی کۆمەڵناسیدا و لە زانستی دەروونناسیدا پسپۆڕ بوونایە وەڵڵای ئێستا وڵات شامی شەریف دەبوو باڵی هێمنایەتی بەزەر زۆر شوێندا دەکشا بەڵام بەداخەوە ئەوانەی کە قسە دەکەن زۆریان لێ نازانن. ئەمڕۆ پەندی پێشینان هاتوۆتە جیە کە دەڵێ وەستای قسان و کۆڵەواری دەستان. پێشینان ئێمە وتویانە خەڵکانێک هەن وەستای قسانن بەڵام کۆڵەواری دەستانن، بە قسە هیچ ناهێڵنەوە، بەڵام ئەگە بیانخەیە سەرکردار کۆڵەواری دەستانن بەدەست هیچیان پێ ناکرێ. بۆیە فەیلسوفی کورد پیرەمێردی شاعیر کاتی خۆی فەرموویەتی جاران دەگەڕان بۆ ئیش لە شوێن پیاو یەکێکیان دەویست ڕەسەنی ناسراو. جاران دەگەڕان بۆ ئیش لە شوێن پیاو یەکێکیان دەویست ڕەسەنی ناسراو. ئێستا ئەمانە باوی نەماوە خۆ هەڵکێشان و دەمگەرمی باوە. جاران قەدیم حکومەت دەسەڵات خەڵکی بەڕێزی وەکو جەنابتان دەگەڕا لە دووی کەسێک کە بەڕاستی ڕەسەن بێ هەروەها ناسراویش بێ و ئیشەکە بزانێ. ئێستا بەس دەمت گەرم بێ. خۆ بەڕێزانەوەی کە ئێستا زۆری دەبێتە پەرلەمانتار دەبێتە وەزیر دەبێتە گزیر وەڵا کاکە ماوەیەک دەمی ئەوەندە گەرم بۆ خەڵک وە دەزانێ ئەمە محەممەدی مەهدی و جارشکە هاتۆتەوە سەر زەوی زیندوو بووەتەوە بەس هەر دەمە. خۆ کە دەکەوێتە سەرکردار ئەرێ پێم بڵێ چی بۆ تۆ کردووە، چی بۆ ئەم وڵاتە کردووە. ئەوەی باسی چاکسازی دەکا و پرۆسەی پێ و بەرنامەی پێ ئەرە خەڵکی نەچیتان لێ دیوە بەس دەمگەرمی باوە. جاران وانە بوو پیرەمێرد دەڵێ خەڵک دەگەڕا بۆ ئیش لە دوێی پیاو یەکێکیان دەویست ڕەسەنی ناسراو. بەڕاستی ئێستاکانە هەم دەمگەرمی باوە. بۆیە کارمان بە حاڵی ئەمڕۆ گەیشتووە هەمووشمان گلەیمان هەیە. دەوڵەتانی زلهێزی دنیا بەوە پێشکەوتن بەوە توانیان میلەتانی ڕۆژهەڵاتی داگیر بکەن کە ئەوان هەوڵیان دەدا ئەو موشکیلانی کە هەیەە هەر قسەی لەسەر نەکەن بە کردار جێبەجێکەن. بەسەرهاتێک هەیە لە وڵاتی هیندستان ڕووی داوە. معلومی جەنابتانە وڵاتی هیندستان ماوەی 150 ساڵ لەلایەن ئینگلیزەوە لەلایەن بەریتانیاوە داگیر کراوە. ماوەی 150 ساڵ مستەعمەرە بووە. بەتالیۆنێک وشەی بەتالیۆن وشەیەکی ئینگلیزیە کە لە کوردەواری خۆشمانە بەکاردێ بۆ هێزێکی چەکدار بەکاردێ. بەتالیۆنێکی ئینگلیزەکان لە ناوچەیەکی وڵاتی هیندستانە جێگیر دەبن چەند ساڵێکی زۆر لەوێ دەمێننەوە. فەرماندەی بەتالیۆنەکە ئەوەی کەوا ئەفسەری باڵایە لەگەڵ کابرایەکی جووتیار پیاوێکی بە تەمەنی وەکو جەنابتان بەڕێز دنیادیدە دەبێتە هاوڕێ. کابرای هیندستانی کە مەقڕی ئەوان لەوێ دەبێت ماست و پەنیر و ئەم شتانەیان بۆ دەبا و نانی گەرمیان بۆ دەبا و دۆستایەتێک لە بینیانە بە حکمی چەند ساڵمانەوە دروست دەبێت. کابرای هیندستانی خاکداگیرکرا و ڕۆژێک لە میانی دانیشتنێکە لەگەڵ ئەفسەری باڵای ئینگلیزدا پێی دەڵێ جەنابی ئەفسەر من زۆر کات بۆ خۆم دائەنیشم بیر لە خۆمان دەکەمەوە. ئێمە وڵاتی هیندستان وڵاتێکی بەرفراوان لە ڕووی جوگرافیاوە. وڵاتێکمان هەیە هێزی کارمان زۆرە هەر هەمومان حەزمان لە کار و کاسبیە گەنجێکی یەکجار زۆرمان هەیە ئیشکەرین وڵاتێکی پڕ لە کوشت و کاڵ و زەویەکی بە پیتمان هەیە دانیشتوانمان بە ملیارە نەک بە ملیۆن ئەوەندە خەڵکمان زۆرە. باشە بۆ ئێوە لەو سەری دنیاوە هاتوون ئێمەتان داگیر کردووە. ئەوە تا جەنابەت هەمووی 50 کەسێک لەگەڵا ئێمە بە ملیۆن خەڵکین بە ئارەزووی خۆدا دەمانهێنی و دەمانبەی. یعنی تۆ معقولە بە ملیۆنە خەڵک زەوتی 50 کەس نەکەی. باشە بۆ ئێمە داگیر کراون و ئێوە ئاغا و گەورەمانن. من ئەم پرسیارە دایمە لە مێشکمایە. کابرای ئینگلیزیش بە حکمیەوەی ئەم پیاوە زۆر چاکەی بۆی هەبوو ڕێزی هەبوو دۆستایەتی و نمەکێک لە بەینیاندا هەیە ئەڵە وەرە ڕاستیەکت پێ بڵێم. ئەویش ئەوەیە من ڕۆژانە جاسوسمان هەیە لە ناو ئێوەدا. ئێوە بەس قسەن، ئێوە بەس دەمن، بەس قسە دەکەن، هەمووتان ناڕازین، هەمووتان ڕەخنە دەگرن، هەمووتان هاوارتانە، بەڵام بە کردار هیچ جێبەجێ ناکەن. کەواتە ئێوە گەلێکی زانان نین، گەلێکی نەزانن، گەلی نەزانیش هەر ئەبێ داگیر کرێ، هەر ئەوە بەشی بێ. وتی زیاتر بۆم ڕوونکەوە. ئەفسەرە باڵاکەی ئینگلیز پێیوت کاکی هیندستانی ساڵانە من متابعی ئەم ناوچەی کە تۆ تێیدا نیشتەجێ دەکەم ئەبینم زۆربەی ساڵ لافا و دێ و ماڵەکانتان دەبا، زۆربەی ساڵ لافاوی شاخ و کێوەکانتان کۆ دەبێتەوە و دێت لەم شار و گەڕەکەی ئێوە دەدا، ماڵتان وێران دەکا، ئاژەڵتان دەخنکێنێ، بەروبووم و زراعەت و فەلاحەتتان لە ناو دەبا، هەمووتان هاوارتانە ئای خوایە لافاو چی پێکردین، بەڵام هەمووتان چاوەڕێی ئەوەن ساڵی داهات و دیسان لافاو بێ ماڵەکانتان دیسان بڕوخێنێتەوە، کشت و کاڵەکەتان بەرێتەوە. وتی جای چی بکەین؟ وتی ئێمە ئینگلیز بووین هاوامان نەدەکرد، ئێمە ئینگلیز لە هەر شوێنێکەوە جارێک زەرەدێکمان پێگەیشت ناڵین ساڵی دوم دووبارە بێتەوە،
ئەوە ئەوتیجا ئەم لافاوە چی لێ بکەی وتی کاکەوەی بە سەدی بۆ دروستکەی بەنداوێکمان دروست دەکرد ئێمە لە ئینگلیز بووینا لە بەریتانیا بۆ ئەم هەموو لافا و ئاوە زۆرەی لەو شاخ و دۆڵەوە دێتە خوارەوە ڕوو لەم ئاوەدانێ دەکات شوێنێکمان دەدۆزێ و دەمان کرد بە سەد و بەنداو ئەو کاتە کارەبامان لێ دروست دەکرد ئەو کاتە دەمان کرد بە ناوچەیەکی گەشتیاری و سوودێکی ئابووری زۆرمان لەو سەدە وەردەگرت پاشان هەموو ئەو زەویانەی کە لە هاویندا وشکن ئەم ئاوە بۆ لە زستانە کۆ نەکەینەوە لە هاوینە وڵاتەکەمانی پێ کشت و کاڵ نەکەین ئەو هەموو کشت و کاڵی لە هاوینە لەبەردەکرێت پاشانیش جارێک لافا و ماڵەکانی بردوین نەمان دەهێش جارش کە لافا لێمانداتەوە خۆمان دەپارێز لە لافاوەکە بەڵام ئێوەی هیندستانی من سەرنجم داوە بەس ڕەخ نەدەگرن بەس قسەتان هەیە هەموو ساڵی هاوارتانە بەس چاوەڕێن ساڵی دووەم هەمان مەینەتیتان بەسەر بێتەوە ناگەڕن حەلێک بۆ ئەم قەزەیە بدۆزنەوە بۆ ئەم کێشەیە بدۆزنەوە کابراوەتی ڕاست دەکەی بە ئێستا تێگەیشتم ئێمە ئەم هەموو گەلە زۆرە ملیار خەڵکە بۆ ژێر دەستەی ئێوەین و بەرهەمەکەمان دەبن و کاڵای خۆتانمان پێ دەفرۆشن ئێمە داگیرکرا و ئێوە داگیرکەر و گەورەی وڵاتن بەڵە خۆشەویستان دەرسێکی جوانی تێدایە ئێمە ئەگەر زانابین هیچ کەس ناتوانێت بمان چەوسێنێتەوە ئەگەر زانابین بە زانایی قسە لەسەر خەڵک دەکەین ئێستا هەر یەکێک لە جەنابتان ناڵم هەمووتان هەندێکمان منیش بۆ خۆم کە پێم نییە و نیمە لە ماڵیشەوە نیمە ڕەم بێت جەنابیشتان تاکتاکتان هەبێ فەیسبووکتان نەبێ ئەنتەرنێت بەکار نەهێنن بەڵام بە شێوە گشتیەکەی زۆربەی هەرە زۆری خەڵک لە گەنجولا و منداڵی بچووکەوە تا پیرێژنێک تا پیرە پیاوێک سەیرەکەی خەتێکی ئەنتەرنێتی پێ و فەیسبووکێکی کردوێتەوە و ڕۆژانە متابعە دەکات جا لەو تۆڕی جاڵجاڵۆکەییەوە لەو فەیسبووک و تۆڕە کۆمەڵایەتیانەوە باسی کەسێک دەکرێت بۆ نمونە دەنگ و باز دەخرێتە سەر کەسێک فۆکس دەخرێتە سەر کەسێک کەلیمەیەکی دێنن اینجا خەڵک وەرە قسەی لەسەر بکە هەر یەکە کۆمنتی خۆی بنووسە جا هەیە جنێوی پێداڵێ هەیە مەدحی دەکا هەیە قەبری خۆی ئاگر دەدا ئەوەندە تەشیر بە خەڵک دەکا بەبێ ئەوەی تۆ سیرکەی بەڕێزان ئەم کەلیمەیە هەڵبژاردەی ناو لاپەڕەیەک نووسینە ئێ ناکرێ خۆ نووسینێک یەک کەلیمە بێ دوو وشە بێ ئەها بەس دوو وشەی کابراایەکێنەوە هەڵبژاردەوە فڵان کەس چی کتووە ئەم دوو کەلیمەی نووسیوە ئەم دوو کەلیمەی وتووە بەڵام تۆ ئاگال لێ نییە هیچی تر لەبارەی نووسینەکەەوە نازانی لەوانەیەوە دووسێ لاپەڕە نووسین بێ ئەرێ وتارتان دیوە دێڕێک بێ شتیوا قەت دەبێ لانی کە وتار نیو سەعاتە 25 دقەیە کاکە 20 دقەیە ئەم هاتووی یەک دێڕێکی وەرگرتووە دوو کەلیمەی وەرگرتووە ئەو خەڵکە بێ ئەوەی کە ئەم سەراوسەری بابەتەکەیان خوێن بێتەوە ئەم سەراوسەری بابەتەکەیان گوێ لێ بوو بێ بینی بێ دەست دەکەن بە قسەکردن لەسەری بەبێ ئەوەی ئاگال لەو کەسە بێ کە قسەکەی کردووە کە بابەتەکەی نووسیوە مقابلەیەکی کردووە کابرا سەعاتێکە لە تەلەڤیزۆنێکەوە لە شوێنێکەوە بەڵام کەسی ڕەخنەگر هاتووە لە ماوەی 1 سعات چاوپێکەوتنی تەلەڤیزۆنیدا یەک دیاڕی وەرگرتووە تقریبا نیو دقەی وەرگرتووە تەلەڤیزۆنتان بینیوە مقابلەی نیو دقەی بکە نەخێر تۆ هەمووت خوێندۆتەوە ئەو واقعەت بینیوە کە فڵان کەس چاوپێکەوتنەکەی تێدا کردووە چ بارودۆخێکی هەبووە چۆنش بابەتەکانی بۆ وروژێنراوە چۆن خۆی لە شتێک ڕزگار کردووە ڕەمبێت جەنابەت ئەوەت ئاگالێ نەبوو بێ بۆیە قسەی لەسەر مەکە هەموو ئەوانی کە فەیسبوک بەکاردێنن بە حیاتی کۆمنت لەسەر کەسێک منووسە کە تەنها یەک دیاڕیت بینیوە دوو کەلیمەت بینیوە 4 کەلیمەت گوێ لێ بۆ لە مقابلەیەکی سەعاتیدا کە نازانی ئەو بەڕێزە چەند قسەی جوانی لەو شوێنەدا لەو کەناڵەدا کردووە قبر و قیامەتی خۆتی پێ مەسووتێنە گوناهی خەڵک بۆ خۆت مەهێنە چاکەکان پێشکەش بە خەڵک مەکە ئاگادار بە تۆ ئەو کەسە تەنها بینیوتە تەنها شتت لەبارەیەوە بیستووە ڕەنبێ ئەو کەسە ناحەزی بێ دەیەوێت تۆش بور و ژێنە شتێکی لەسەر بنووسی سێشت بەڕێزان دەتوانی من بۆ جەنابەت بڵێن تەسکەی فڵان کەس بکە بڵێن بەڵێ چاکی دەناسم چونکە لە مزگەوتە هەموو جومعەیەک بەڕێزێکم بینیوە کە لەم مزگەوتەیە جومعەی کردووە نەخێر من تۆ ناناسم بە سێشت خەڵک دەتوانی بڵێ دەناسم بۆ ماوەیەکی دوور و درێژ سەفەر لەگەڵ کەسێکا کرد بێ نەک سەفەرێکی یەک ڕۆژی بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ نمونە لەگەڵ کەسێکە جەنابەت چووی بۆ حەج ماوەیەکی زۆر لە حەجە لە یەک ژوورە بەیەکەوە بوون هەموو ڕۆژێ لە یەک شوێنە بەیەکەوە نوێشتان کردووە لە یەک سفرەیە نانتان خواردووە ئەو کەسەی سەفەرێکی دوور و درێژ لەگەڵ کردبێ ئەیناسی واقعە بڵێ دەیناسم قسەی لەسەر بکەی حەقی خۆتە دووەم کەسێ دراوسێت بێ چەند ساڵێک دراوسێت بێ و ماڵت بە ماڵیەوە بێ و هاتوچۆی یەکترت کردبێ و سڕ و نهێنی یەکتر بزانی دەتوانی قسەی لەسەر بکەی بڵێ ماڵی فڵان کەس کەسانێکی ئاوان سێم مامەڵەکردن معاملە لەگەڵ کەسێکا کردووە ئاڵوگۆڕی دینار و دۆلار لەگەڵ یابووە شتت بە یەک کڕیەوە فرۆشتووە بۆ دەرکەوتووە سەرڕاستەیان خوارە دەیان جار مامەڵە لەگەڵ یابووە ئەم کەسە ناسیوە
بەخوا بەڕێزان سێشت سەفەر و دراوسەیەتی و مامەڵە و کڕین و فرۆشتن نەبێ ئەوەی تری بەس فڵان کەست بینیوە یان شتل لەسەر بیستووە یان شتل لەسەر خوێندوێتەوە گوناحە دەمی خۆت هەڵمە بچڕە یەک قسە لەسەر بەرامبەر مەکە مادام ئەم سێ شتە لەگەڵی نییە. ئێمە زۆر زەرورە زانابین جا زانای عەرزم کردن بەس بە خوێندنەوە نییە هەموو عیلمی دنیا بخوێنیتەوە کتێبی دنیا بخوێنیتەوە کە نەتوانی هیچ بەرهەمێکی جوان پێشکەشکەی زانانی ئەگەر خەڵکێک هات و فێڵی لێکردی و تۆی خەڵەتان وەڵڵی هێشتا زانانی. بەسەرهاتێکەیە ئەڵێن عومەری کوڕی وەڕاق کابرایەکی بینی لە وڵاتی شام ناوی کەلسومی کوڕی عەمری شاعیر بوو. کەلسومی کوڕی عەمری شاعیر کەسێکی زۆر ناسرا و ناودار بوو وەکو جەنابتان معروف بوو لە ناو شامە و لە وڵاتی شامدا. عومەری کوڕی وەڕاق بینی ئەم کەلسومی کوڕی عەمری شاعیرە بەم هەموو کەسایەتی و ناسراوی خۆیەوە لە ناو بازاڕێکی قەڵەباڵغا شت دەخوا. بۆ کەسانی بەڕێز و بە حورمەت شت خواردن لە جەرگەی بازاڕا شتێکی جوان نییە ناپەسندە لە هەموو کەس ناوەشێتەوە. بۆ ناچی لە شوێنێکی دیاریکراوی چۆڵدا خواردنەکەت خۆی لە چێشخانەیەکی دیاریکراوە بیخۆی. ئەو ڕەخنەی لێگر وتی کەلسوم تۆ کەسێکی شاعیری شاعیر ئەو زمانە بەڕێزان زۆر ناودار بووە زۆر کەسێکی وە پەنجە ئاماژەی بۆ کراوە بەتابەت ئەو شعرەکانی زۆر بڵاو بوون. وتی وەڵڵا عیبە بۆ کەسێکی بەڕێزی وەکو تۆ لەناو ئەو بازاڕەدا بە ئاشکرا شت دەخوا خواردن دەخوا. وتی کاکە ئەو خەڵکە بەس بەناو حرمەتمەی بۆ ڕووی جەنابتان بەشەرن ئێتر من خۆ لەبەر چاوی بەشەرا شت ناخۆم لەبەر چاوی ئینسانی زانا و تێگەیشتووە شت خۆی عیبە. وتی چۆن یعنی ئەو خەڵکە هەموو نەزانن وتی ئارە وەڵڵا. وتی جاخ چۆن وا حکمیان بەسەرادەی وتی هەر کەسێک شتێکت پێوت و یەکسەر بە قسەی کردی و بیر و عەقلی خۆی بەکار نەهێنان نەزانە ئەگەر خوێندەواریش بێ. وتی زیاتر نیشانم دا وتی من ئەو خەڵکە قسەم بۆ کردوون جارش کە تاقیم کردوونەوە خەڵکی کۆ کردەوەتی خەڵکی نەوەرن شعرتان وە دەخوێنمەوە هەندێک شعری بۆ خوێندنەوە و مەجلیسەکە قەڵەباڵغ بوو عالەمێکی زۆری لە دەور هاڵا. دوایی کە خەڵکەکە هەموو تەواوجۆیان وەگرت وتی خەڵکینە لە کتێبا خوێندومەتەوە هەر کەسێ بتوانێت زمانی دەربێنێ و لە کۆڵەکەی لوتی بدا لە کتێبا خوێندومەتەوە بە ئاگری جەهەنەم ناسوودێ. هەموو ئەو خەڵکە زمانی خۆیان دەرێ نابوو جادوایی کوڕەوەش تاقی نەکەنەوە زمانتان لە کۆڵەکەی لوت نادرێ. هەموو خەڵک لەو بازاڕەیە زمانی خۆیان دەرێ نابوو بزاندا خۆ زمانیان دەگاتە کۆڵەکەی لوتیانیان نا. وتی کاکە عومەری کوڕی وەڕاق من لەبەر چاوی ئەو خەڵکە نان دەخۆم ئەو خەڵکە بە یەک قسەی من بڕوایان کرد ئاخر چوونە جەهەنەم پەیوەندی بە دین و ئیمان و ئەخلاقەوە هەیە. ئەمجا چۆن زمان لە کۆڵەکەی لوت دەدا کەچی ئەو خەڵکە هەموو بەو قسەی من خەریکی ئەوەن و مەشغوڵ بوون حەل لەوەی زمانی خۆی دەربێنێ و بزانە سەری زمانی لە کۆڵەکەی لوتی هەدایاننا. ئێمە لەم وڵاتەدا بەس حساب هەمومان زۆر جار ڕۆشنبیر خوێندەوار خەریجی زانکۆ کەچی هەر ناوە لە کوردستانە شتێک بڵاو دەبۆیە خەڵک بڕای بەوە کرد بوو بەرانی شیری هەبێت تەگەش شیری هەبێ بۆ نەخۆشی بەکار بێ یەکێشکە شیری کەر و نازەمیشە کلێنس و هەر حەسا یەکێ هەنجوینی فڵان شوێن و بەکار دەهێنرێ بە ناوی دینەوە یەکێ بە ناوی دینەوە خەڵک دەخەڵەتێنێ یەکێ بە ناوی سیاسەتەوە خەڵک دەخەڵەتێنێ یەکێ بە ناوی حیزبایەتیەوە ئەو خەڵکە دێنێ و دەباو دەیخەڵەتێنێ قسەیەک دەکا و خەڵکی تاقی دەکاتەوە. ئەم هەموو عەقڵ و مەعریفەت و زانیاریە نەتزانیوە کەواتە هەر بیستوتە هەر لە دنیادا شتت بیستووە بەڵام هیچ لە زانیاریەکانت زیان نەبووە. ئەم بابەتە پێویستە قسەی باشتری لەسەر بکەین ئینشاءڵڵا لە وتاری داهاتوودا ئەو بابەتە چی دەزانین و چی پێویستە بزانین ئینشاءڵڵا زیاتر شیرەکەینەوە. ئومێدەوارم خوای پەروەردگار عەقڵێکی کراوە عیلمێکی بەسوودمان پێ ببەخشێ. یا ڕەبی خوایە چاو دڵمان بکەیتەوە بۆ هەموو زانستێکی شەرعی بەسوود بۆ هەموو شتێکی بەسوود کە سوود بە دین و دنیامان بگەیەنێ کە دنیا و قیامەتمانی پێ ئاوەدان بێ. یا ڕەبی خوای بمان پارێزی لەوەی کەسانی ناحەز و ناکەس بمان خەڵەتێنن. یا ڕەبی خوای ئەم کوردستانەمان لەگەڵ هەموو وڵاتانی دنیادا لەم ڤایرۆسی کۆڕۆنایە لە هەموو نەخۆشی و ناخۆشی خوای ڕزگارکەی. یا شافی یا الله ئەوانەی نەخۆشن خوای شیفای بەخێریان بۆ بنێری. خوایە هەر کەسێک نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری. هەر کەسی ئێستا بەدەستی نەخۆشی کۆڕۆناوە دەناڵێنێ خوای گەورە و میهرەبان بێ بە هاواری و ڕزگاری کەی. یا ڕەبی خوایە ئەم پەتایەمان لە ناو دالابەری دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە دەرگای ڕزق و ڕۆزی فراوانمان لێ بکەیتەوە لە هەموو تەنگانەیەک لە هەموو ناخۆشیەک لە هەموو ناخۆشیەک خوایە خۆت بێ بەهانە و هاوارمانەوە. یا ڕەبی خوای عاقبەتمان خێرکەی جێگامان بەهەش بێ بە ئیسلامەوە بژین بە ئیمانەوە بمرین لە ڕۆژی قیامەتە لە چاو پێکەوتنی خۆت و پێغەمبەری ئیسلام صلی الله علیه وسلم خوای بێ بەشمان نەکەی. یا ڕەبی خوای لە تەواوی گوناهەکانمان خۆش بی. خوای گەورە ئێمە کەسانێک بووین ئەگەر نەزان بووین یا ڕەبی خوای زانامان کەی ئەگەر گوناهبار بووین خوای بە گەورەی خۆت لێمان خۆش بی. ئەگەر کردارمان نەشیا و بە خوای خۆت هیدایەتمان بدەی لەمەوە دوا کردداری جوان بنوێنین علم و
زانست ببەخشی بە خۆمان بەنەوەکانمان یا ڕەبی خۆی ئەولادەکانمان ساڵحکەی ئەوانەی مناڵیان یا ڕەبی خۆی ئەولادی ساڵحیان پێ عەتاکەی ئەو ژنەمێردانەی ناکۆکن یا ئەرحەمە الراحیمین لەم ڕۆژی مبارەکی جومعەدا ئیسلاحی حاڵیان بکەی هەر کەسێک هەر گرفتارێکی هەیە خوای بێ بەهانا و هاواریەوە آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.